پرسی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان پرسێکی گەرمە لە ڕۆژەفی بابەتە هەستیارەکانی هەرێمی کوردستان ئێستا کۆبوونەوەیەک سەبارەت بەم بابەتە هەیە. ئایا کۆمسیۆنی باڵای هەڵبژاردن و ڕاپرسی لە هەرێمی کوردستان چەندە ئامادەکاری کردووە بۆ بەڕێوەچوونی ئەم هەڵبژاردنەیە بەڕێوەبردننی هەڵبژاردنەکە ئەو ئامادەکاریانە چین و خاڵە گرنگەکان چین پێویستە لەسەری ڕێک بکەون. بەڕێز هەندرێن محەممەد سەرۆکی کۆمسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێمی کوردستان ڕاستەخۆ لەگەڵم دەبێت لە هەولێرەوە. بەڕێز هەندرێن ئەم کاتت باش. ئەوەی کە ئێستا هەیە کۆبوونەوەی لە سەرۆکایەتی هەرێمی کوردستان بۆ ڕێککەوتن لەسەر دیاریکردنی وادەیەک بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و دانانی میکانیزمەکانی. پێتان وایە کۆمسیۆن چەندە ئامادەیە بۆ بەڕێوەبردننی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان؟ زۆر سپاس و کاتی و کاتی بینەرانتان باش و سپاس بۆ ئەو دەرفەتە. هەڵبەت کۆمسیۆن لەوانەیە یەکەم معنیبی کە چاوی لەسەر دەرهاوێشتەکانی ئەو کۆبوونەوەی ئیمڕۆیە لە نێوان نایەنە سیاسیەکان لە سەرۆکایەتی هەرێم بە تایبەتیش لەسەر دیاریکردنی وادەیەکی نوێ لە بۆ هەڵبژاردنەکانی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان بەئتیبار ئەو وادەی پێشتر ئێستا ئەستەمە ئەنجام بدرێت لە یەکیدا و لەوەش گرنگتر بەڕاستی دیاریکردنی چارەسەری یاسایی ئەنجومەنی کۆمسیارانە کە ئەو ئەنجومەنە دەسەڵاتی بەڕێوەبردن و ئیشرافکردن لەسەر ئەو هەڵبژاردنانە هەیە. تایبەت بە ئامادەکاریەکانی کۆمسیۆن هەڵبەتە ئەو کۆمسیۆنە جیاواز لەگەر چەند دەوڵەتێکە کۆمسیۆنێکی سربەخۆیە دەستگایەکی هەمیشەیە واتە بەردەوام لە ئامادەکاری و خۆسازکردندایە لە بۆ هەر پرۆسەیەکی دەنگدان و هەڵبژاردنێک. بەڵام ئەوەی تایبەتە بە هەڵبژاردننی داهاتوو و تایبەتیش ئەو ڕێکار و بەشە یاساییەکەی کە پێویستە دابمەزرێ بۆ ئەو هەڵبژاردنە هەڵبەت لەبەرەوەی ئەنجومەنی کۆمسیاران ئەکتیڤ نییە و دەسەڵاتی نەماوە بۆیە ئەوە ناستە بواری جێوەجێکردن و لەو شوێنەی خۆی دەوەستی تا ئەنجومەنێکی نوێ دێتن و سەرپەرشتی ئەو کردار دەکەن. بەڵێ بەڕێز هەندرێن لەگەری گۆڕانکاری لە مەکانیزمەکانی هەڵبژاردن بۆ دانانی یەک بازنەی یا فرەبازنەی لە هەرێمی کوردستان ئایاما دەتوانێت لە هەرێمی کوردستان ئەم هەڵبژاردن سەرکەوت و بێت کۆمسیۆن لەم بارەوە چ پێشنیاز و بۆچوونێکی تایبەتی هەیە؟ دابشکردنی ناوچەی دەنگدان لە بازنەیەک بۆ چوار بازنە شتێکی نوێ نییە و لە زۆر دەوڵەتان دەکرێتن و هەرچەندەوە بە پێی جۆری هەڵبژاردنەکە دەگۆڕدرێتن. لە زۆربەی وڵاتان هەڵبژاردنەکانی کە تایبەتە بە شارەوانی و پارێزگاکان زیاتر دابەشی بازنەکان نەکرێت. لە هەڵبژاردننی ماڵی تەشریع وەک پەرلەمان ئەوە بە بازنەی یەکگرتو دەکرێتن، یەک بازنەی دەکرێت. بە هەر حال ئێمەوە کۆمسیۆن چڕایەک نادەین لەوە و هەردوو شێوە چ یەک بازنەبی و چ زیاتر بی لە یەک بازنە کۆمسیۆن بەپێی یاسا لە سەریتی ئامادەکاری بکە. بەڵام لە هەمووی گرنگتر ئەوەیە کە ئەو کۆمسیۆنە کە ئەو ئیشە دەکا سەرەتا یەکلا بکرێتەوە، چونکە ئەساسی بەڕێوەچوونی پرۆسەکە ئەو کۆمسیۆنەیە کە دەسەڵاتی هەیە نەک یاساکە. پێویستە ئەو کۆمسیۆنە ئەکتیڤ بکرێتەوە یان چارەسەرێکی بکرێت بۆ ئەوی بچی لە ناو قۆناغەکانی دی کە تایبەتە بە ئایا چ گۆڕانکاریێک لە یاسا دەکرێت و شێوازەکەی چۆنە بیتن. بەڵێ ئەوەی کە ئێستا باسی لەوە دەکرێت پرسی کۆمەڵێک بابەتە بۆ هەمواری یاسای هەڵبژاردنەکان. پێتان وایە هەمواری یاسای هەڵبژاردنەکان دەکرێت بە چه شێوازێک دەستکاری بکرێت؟ ئەو یاسایی کە دانراوە لە 5 خولی دیکە داکاری پێکراوە گرنگترین خاڵەکانی کە لەم خولە داکاری پێ بکرێت و هەموار بکرێتەوە چی دەبن؟ هەڵبەت وەک دەزانن یاساکە ساڵی 92 دروست بووە و چەند هەموارکردنەوەکی بۆ کرایە. ئەوەی ئێستا لەو هەموو بڕگەکانی یاسا تەنها چێشمە چێشم لەسەر ئەوەی ئایا بازنەیەک یان چوار بازنەبی و بەڕێی منیش ئەوە دەکرێت بگرێتە ئیتیفاق و حیزبەکان ڕێکەون لەسەری و بێگومان هیچ سیستمێکی هەڵبژاردن نییە عەدالەت بی و 100% گرنتی بداتن لە هەموو لایەکە قازانج بکاتن. هەر جێوەرێک قازانج و زەرەری خۆی هەیە و حیزبەکانیش ئەکید بەپێی بەرژەوەندی خۆیان ئەو یەکدانانەوە دەکەن. ئێمە کۆمسیۆن تەدەخل ناکەین، بەڵام گرنگەوە هەیە ئیتیفاقێک بکەن. ئەو ئیتیفاقە پێشترە زووتر بکرابە. ئێمە لە 3 ساڵ پێش ئێستاوە پەرلەمانمان ئاگادار کردوێتەوە کە تکایە ئێمە بەرەو هەڵبژاردنەچین. ئەو شتانەی کە پێویستە و دەسەڵاتی و سەلاحیەتی پەرلەمانە چ یەکلاکردنەوەی کۆمسیۆن چ ئەوەی کە تایبەتە بە هەمواری یاسا یەکلایکەنەوە بەداخەوەی شەکە دواکەوت و تاوای لێهات کە ئەو هەڵبژاردن. بەڵێ بەشێک لەلایەنەکان داوای نوێکردنەوەی تۆماری دەنگدەران لە هەرێمی کوردستان دەکەن. ئایامە تا چەندە دەتوانێت جێبەجێ بکرێت؟ پێویستە تۆماری دەنگدەران نوێ بکرێتەوە بۆ پێکاتەکان تۆمارێکی تایبەت دادنرێت وەکو لایەنە سیاسیەکان باسی دەکەن؟ نوێکردنەوەی تۆماری دەنگدەران بەپێی یاسا مەرجە لەسەرێمەوە فەرزە لەسەر کۆمسیۆن بکات کە بەپێی یاسا هاتووە و ئێمە ملزەمین بیکەین لە
نوێکردنەوەی تۆماری دەنگدەران بە تایبەتیش گۆڕینی یەکەی دەنگدانی دەنگدەرێک لە شوێنێک بۆ شوێنێک یان دەرهێنانە ناوی مردوەکان یان هەردوو کێشەیەش تێدابی تایبەت بە پێکهاتەکان تەوانەوە ئەستەمە ئەوە نە لە داتابێسی ئێمەوە نە لە داتابێسی ئەوەی کۆمیسیۆنی عراقی باوەڕش ناکەم لە هیچ شوێنێک کە ئەوە هەبیتن کە تۆماری دەنگدەران جیاوازی و تەبەقاتی تێدابی بە پێی پێکهاتەکان لەبەرەوەی ئەو ناوانەی لای ئێمەە و ئەو داتابێسەی کە تۆمارەکەی تێدایە تەنها ناوی سیانی تێدایە باسی قەومیەت و با بڵێن ئەو شتانەی تێدا نییە بۆ ئەوە ئەستەما و بە تایبەتیش لەو هەڵبژاردنەی کە دادێتن ئەستەمە بکرێت. بەڵێ ئەوەی کە تا ئێستا پێشنیاز کراوە لە یەکەم کۆبوونەوەدا نێردەی تایبەتی نەتەوە گرتوەکان پێشنیازی مانگی ئاداریان کردەوە بەڕێوەبردننی هەڵبژاردنەکان هەرێمی کوردستانەوە ئامادەی تێدایە کە لە مانگی ئاداردا هەڵبژاردن بەڕێوەبات ئەگەر تاوادێ دوابکەوێت هیچ کەموکوڕیەک لە هەڵبژاردنەکاندا نابێت. هەڵبەتە چەند کات بدرێت لە بۆ ئامادەکاری لە بۆ هەڵبژاردن شتێکی باشە بەڵام ئەگەر ئازاریان دیاری کردو بۆ نمونە چەند ینی بۆ ساڵی نوێ بەڵام پێویستە چەند کردارێک لە ئێستاوە بکرێت چونکە بۆ نمونە یەکلانەکردنەوەی کاری کۆمیسیۆن ئەو ئەنجومەنە واتە لە ئازاریش ناکرێت کە دواب بکەی بۆ مانگێک دوو مانجیکە بۆیە گرنگترین شت ئەوەیە کە ئەو دەسەڵاتەی کە ئامرازی جێبەجێکردنە یەکلا بکرێتەوە بۆیە ئەوە گرینگە تۆ ناتوانانی باس لە وادەیەک بکەی بەڵام دوو گرفت دوو ئەگەر دوو گۆڕاو هێشتا ماوە یەکەمیان وادەی ئەو ئەنجومەنی کۆمسیاران و یاساییەکەی و هەروەها یاسای هەڵبژاردن بۆ نمونە ئێستا یەکی سێ بۆ نمونە دیاریکرا بۆ وادەی هەڵبژاردن بەڵام ئەو چێشمی حیزبەکان هەر بەردەوام بوو تامانجی یەک و دوو ئەو کاتیش لە یەکی سێداکرێت بۆیە لەسەر حیزبەکان بەڕاستی پێویستە پلانێک جدولێکی زەمەنی دابنێن بۆ کردارەکان لەم مانگە یەکلاکردنەوەی کێشەی یاسایی کۆمیسیۆن لە مانجی دووەم یەکلاکردنەوەی هەمواری یاسا دوای ئەوە وادەی هەڵبژاردنەکە دیاری بکرێت کە تۆ لە ئێستاوە وادەکە دیاری بکەی و دوو کێشەکەش هێشتا لە شوێنی خۆی بی معنای ئەو کاتی دیسان هەڵبژاردنەکە ناکرێ و دەبی بیر لە وادەیەکە بکرێت. بەڵێ بەڕێز هەندرێن محەممەد سەرۆکی کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێمی کوردستان زۆر سپاس لە هەولێرەوە ڕاستەخۆ لەگەڵمان بووی.